سڵاو، ئێرە ئۆنلاین کلینیکی سمارتە. ئامانجی ئەم خزمەتگوزاریە ئەوەیە کە تۆ لە ماڵەکەی خۆت یاخود لە شارەکەی خۆتەوە بە ئاسانترین شێوە بگەیت بە چارەسەری پێویستی خۆت لە ماوەی کەمتر لە کاتژمێرێکدا وەڵامی خۆت وەردەگریتەوە. ئۆنلاین کلینیکی سمارت وەرچەرخانێکی نوێی تاوەری تەندروستی سمارتە بۆ خزمەتی زیاتر بە چارەخوازانی کە دەتوانن لە ڕێگەی دابەزاندنی ئەپی سمارت و ناردنی پشکنین و پرسیارە پزیشکەکانتان لە ڕێگەی بەشی ئۆنلاین کلینیک لە هەر جێگەیەک بن. پزیشکە پایەبڵندەکانی تاوەری تەندروستی سمارت لە ماوەی کەمتر لە کاتژمێرێکدا وەڵامتان بدەنەوە و دوای ڕاوێژکردن و زانینی کێشەکەت پێشنیازی باشترین پزیشکەکانی تاوەری تەندروستی سمارتت بۆ دەکەن لەو پسپۆڕەی کە پێویستە سەردانی بکەیت. سڵاو، ئێرە ئۆنلاین کلینیکی سمارتە.